أجمعين. وشويسكام خوا جل جلاله نعمة جدين من ملر امش کردن من صاحب اسلامی اسلام برنامه وان پی جیانی ما پی دما و مرده ما فرینی آنه کمراو کوتایبا کسی ایماندار تاو سر و زمین و منو حتی رو قیامتی جستج مرو روحی تشتیگم منو بەڵام هەرمانە جوانەی کە کەڕۆشە سەر و زەمینی و گرت مەناوە و درێژە کێشە فرێنێ ئانێ 1000 ساڵ عومرشانە ئومەت و پێغەمبەر و خوایە صلی الله عليه و آله وسلم و زیاتر داخم کێ بۆ یەکەم جار ئاما بۆ ئیم منتیقە و هەورامانیە و خەڵک سەر و دەستی شەرە موسڵمان بێ بە و هەتا ئارۆ ئیسە ئێمە ئینامێت چی مزگەنە ئەجر و پاداشت وێژ وەرگێر ئەشم چەند سەرش بەرز بۆ لاخوایە چەند عومرش درێژ فرێنێ ئانێ کە عومرشا درێژە و نامێشان نیەنە فرێنێ ئانێ کە عومرشا درێژە و نامێشە هەن گردمەزانمە ئیمامە گەورەکەی نامێشە هەتا ئارۆ منێنە ئەی ئانەیە کە هاوکاری ئایشاشا کردن تا یاواپەنە و نامێتشا دیارە نیەنە و ئایەکی هەر منێنە سەر و زەمینی وشەویسمە صلی الله عليه وآله وسلم فەرماوە من دل على خير فله مثل أجر عامله يا فاعله فەرماوە هەر کەسێ هامکاری کەسێ وەکەرە وزۆ سەر و ڕای ڕاست کەلیمێوە خێرە ئەخلاقێ بەرز و تۆ ئا کەسە کە هەمان هەرمانەوە تۆ کەرەوە بە گۆشڵ کەرەوە دڵشەنە جێگیر بوو گرد و ئەجرەکەی چەنی پێی ئاڵی منوسۆ پێی تۆ منوسۆ هەتا ڕۆ قیامەتی مەرج نییە ئێمە تەنها تەماشاوانەیە کەرمێ واچمە ئیلا قسێما کردە پەی کەسێ و یەکسەر بووە گۆشما کەرەوە قسێ تۆم و خەیرێنە پێسە ماوەسە سعیدی نورسی فەرماوە قسەکەڵ کەرە و بنیە شەرەوە هەقڵ نەبوو ڕۆوێش و کات و وێش و وەخت و وێشەنە وێش سەوزە بوو جە هەرمانێ خەیرێ قەت نمۆ دماوە گر هەرمانە خەیرێنە محاولە کەرە یەکەم بی ئینە گەورەیین پەی تۆ فرە و هەرمانە هەن دما وێڵمەناوە شەرم نەکەری مەهماکان پلەڵ بەرز بۆ نیشەرە چەندی زاڵڵێوە کەلیمە قورئانش بنەواچە سوورەت و فاتیحەش فێر کەرە نماکەش فێر کەرە زاڕۆڵێوە گەڕەکەکێتە نەوینی جۆڵە جۆڵ و هەربیانێ وەشەنە دەستش کێشە بەرەو مزگی کێ ماچۆ ئی زاڕۆڵەمە بۆ سەلاحەدین و ئومەتەی ڕزگار کەرە و کەس مەزان بەعزێ عەمەلێما هەنێ کردەوێما هەنێ ئیسلامەنە کردەوێ جەماعیە پێوە ئەجر و پاداش پێوە پەیمەنیستریوە ئەگەر مەجلیسی قورئانی بێت تۆ لوای دلێشەنە قورئان وانە چەند ڕۆی لوای و دمایی نەتاوە هەتا ئا مەجلیسی قورئانەیە منۆ تۆ هەر بەشدارە میچەنیش ئینای چی مزیانەوە نماکەری و گرجارە ئیلتیزام وکردن جەماعەتی تۆ ئامانی دما و مەردە و تۆ چێگەنە خەیر و ئەجر پەیمەنیستری چکە هەرمانەی دەسە جەمعیە جیاوازنە فرقشان چنی هەرمانێ وەکە ئینسان بە تاخی کەرۆش دائیمە بەرەکەت ئیناد لێ جەمعینە ئومەتی ئیسلامینە ئێمە فرە ئارۆنە جەگر کاتێ زەڕوتەرێنە پانێ عومرما درێژتر بۆ چونکە هەتا لە حەزەی زیاتر کردەوە تۆ سەر و زەمینی و منەوە لە خۆی پلە و باڵاتر بۆنەوە بەرزتر بی هەریوەجە ئێمە کریو هەزاران مەشروع گەورە گەورانە بەشداریما کردە بۆ ساحب و هیچ نەبیمێ قەت تەماشۆانەیە مەکەرە کە ئینا کیسەتەنەوە کەمە ڕەنگە بۆ دەیان قەسرێ بەرەو ئاسمانەرە نەیە و 1000 دینارە تەبع کەوتۆ کە بەخشیش وشەویسمە فەرماوە صلی الله عليه وسلم فەرماوە سبق دینار 2000 دینار ڕیوایەتە سبق درهم 2000 درهم یەک درەم وەڵێ 2000 درەماش داوە واسە چەنی ئەی وەشەویست فەرماوەش ئینە 2 درەمێش بێنێ وشا بەخشاش ئانە مەلاین درەمێش بێنێ بڕێژ بەخشە قەت مەتەرسە چانەیەکە کەمە شەرمیز مەکەرەکە کەم مهم ئانەن گر پرۆژە خەیرێ هەر یاگێ ملی ڕاو یێرەنی ملی یاگێ وەرە مینی مزگێوە کریەوە چێوە ژوزەنێ هەرمانی خێرەوە هیچ سڵپەی نەکریا هیچ مسلمان صاحب و دڵی فرە گەورێن دوعانە دوعا کەرە فەقیرێ هاناش بەیاردەنی مەتاوی هاوکاریش کردی خوایە عەبدەکە وەڵکیانە بە هاوکاریش کەرە ئێمە ئیماندار ئینە هەرمانێ فرە گەورێنە سەر و زەمینە ئەشم کەرمێش واجبێ شەرعی سەر و شانەیمانە ئەشم جێبەجێش کەرمێ وەروانەی وەشەویسەکەم کریۆ عمرما فرە فرە درێژ بوو
بەهۆ کردەوە جوانەوە و عەمەڵە جوانەوە کە کەرمێشە. خوای گیان ئێمە ئارۆی نامێ سەر و زەمینی و فرە وەشەویستە کاتمە خواحافیزیشا چە نەکردن ئێمە ژڕە خواحافیزی کەرمە چی سەر و زەمینێ خوای داواوە نەکەرمە کەرەمە یۆ چا عەبدا کە تاومێ سەر و زەمین و ئەثەرێ و یاگە پەنجەوەمە منە بۆ دماوێمە کردەوە جوان شۆنی مارە بێ خوای داواوە نەکەرمێ عمر و کردەوەکامە درێژ کەرە سەرمە بەرز کەرە وەرەدەم وێتەنە یا رب العالمین. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.